دیسان پێمان وایە کە خەریکبوونی زۆر لە کۆمەڵە ئیسلامیەکان بە غەیری جیهاد و وەرکردن و وازێنانی جیهادەکە و مەشغوڵ بوونیان بە ڕێبازی ترەوە خۆی خیانەتە لەخوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام، خیانەتە لەم دینە و فەوتاندنیەتی. یا ئەیها الذین آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. خوای گەورە دینەی بە ئەمانەت داوەتە دەست. ئەو کەسانی باوەڕتان هێناوە خیانەت لەخوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسلام مەکەن. هەروەها لەو ڕاستپاردانەی خراوەتە بەردەستان کە بە ئاگاداری و زانینیشەوە خیانەتیان لێک. جیهاد لەم زەمانەیە لەسەر مسلمانانی هەموو وڵاتێک فەرزی عینە. با هەر مسلمانە و لە وڵاتی خۆی جیهادەکە بەرپا بکە، یان هیجرت بکە بە وڵاتێکی تر تا بچێتە ڕیزی مجاهیدانی وڵاتێکی تر و یارمەتیان بدە. هەر کەسێکیش بە پێناسەی شەرع بێتوانا بوو مستەزعەف کەوتبوو با سەرەت و سامانی لە ڕێ جیهادا ببەخشێ، با مسلمانانی تر هەندا لەسەر جیهادەکە، با بەردەوامیش لە خوای گەورە بپارێتەوە کە دژمنان ڕەسوا بکات و تێکیان بشکێنێ تا خوای گەورە دەرویەکی ڕەحمەتی خۆی لە مسلمانان بکاتەوە و سەرکەوتنیان زوو پێ ببەخشێ. پاشان هەر هەوڵ و ڕەنجێک لە پێناوی بەرپاکردنی جیهاد و بۆ بەهێزکردنی بەرەی جیهادەکە نەدرێ بێسوودە. هەر سامانێک بۆ غەیری جیهاد خەرج بکرێت و لە پێناوی ئامادەسازیە بکرێ، ئەوە بە تەکید لای خوای گەورە وە لە دنیاشا بە بەرهەمە. ئەگەر بۆ غەیری جیهادەکەش سەرف بکرێ بە تەکید فەوتاوە و بزرە. پێویستە هەموو ڕەنج و سامانێک بۆ بەرپاکردنی جیهاد و بەهێزکردنی بخرێتە گەڕ، چونکە تاکە ڕێبازێکە کە شەرعیە و فەرزی عینە و ڕزگاربوونی پشت بەخوا پێوەیە. نابێت لە هیچ کاتێکە ئەو هۆکارانە فرامۆش بکرێن و بیر بچنەوە کە ئەبنەمایی شکست و بەزینی مسلمانان. ئەو هۆیانە زیاتر ناوەکین نەک دەرەکی. ما أصابك من حسنة فمن الله وما أصابك من سيئة فمن نفسك. هەرچێ شەو بەڵایەکە بەسەر تا دێ هی خۆتە لە خۆتەوە هاتووە. ئەمە فەرمودەکەی سەوبان کە بە مەرفوعی جاراوێتەوە ڕۆشنەکە تیا فەرمێەوە ألا أسلط عليهم عدوا من سوى أنفسهم يستبيح بيضتهم ولو اجتمع عليهم من بأقطارها أو قال من بين أقطارها حتى يكون بعضهم يهلك بعض. ئەم فەرمودە قودسیە کە مسلیم جێڕاوێتەوە فەرمێ خوای گەورە بە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فەرمێ دوژمنێکی دەرەکیان وا لەسەر زاڵ ناکەم جگە لە خۆیان کە بە هاپیرۆزەکانیان سووک بکە، ئەگەر لە هەموو لایەکیشەوە دژیان کۆ ببنەوە هەر خۆیان یەکتریە بڕێنەوە، کەوابوو دوژمنی دەرەکی هەرچەند کات و شوێن بگرێ هەر ناگاتە ئەوەی کە ئومەتێ بفەوتێنێ. ئەوە سەیری تاریخی ئومەتی ئیسلام کە سەیری غەیری ئومەتی ئیسلامیش کە ئیسپانیا ئێستاش 13 وڵاتی لەژێر دەستایە کە ئیسپانیا خۆی داوای کردبێتە ئیتیحادی ئەوروپیا لە ساڵی 1970 گوتیان تۆ جارە وەکو لادەیە گەژی. بەڵام سەیریکەن 500 ساڵە هەر ئەو ئیسپانیایە سەبتەم و لەیلەی داگیر کردو کە دوو شاری مەغریبن هەتاکو ئێستا نە ئینجیلیان چۆتە شوێنی قورئان نە زمانی ئیسپانیۆلەیی چۆتە شوێنی زمانی عەرەبی کە زۆریش لەوێ بەڕبەڕن بە شەلحێت قساکەن زمانێکی تایبەتی خۆیان. ئەوانش کە هاتوون وڵاتی مسلمانانیان داگیر کردو هەرچەند بە قووەت بوون نەیانتوانیوە زۆر تیا بمێنەوە کە ئەژڵێم زۆر بە قیاس جا سەیری کە لە سەلیبیەکانەوە لە تەتەر و مەغۆلەوە بۆ حرەکاتی ئیستیعماری بۆ ئەم سەردەمە لە ئەفغانستانە لە احتیلالی عێراقا لە شوێنانی ترە، چونکە ئەم ئەهلی ئیمانە کە گەڕانەوە بۆ تەوحید و جیهاد وەکو ئەم حەدیسەش ئاوا فەرمێەوە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام ئاوا وعدی لە خوای گەورە وەرگرتووە کە دوژمنی غەیری خۆمان مسەڵەت ناکا بە سەرمانەوە کە ئەوەندە بمێنێتەوە کە بەو شێوەیە ئێمە تەواو وەکو میلەتانی تر تەسلیم ببین و بتوێنەوە. کەوابوو دوژمنی دەرەکی هەرچەند کات و شوێن بگرێ هەر ناگاتە ئەوەی کە ئومەتەکە بفەوتێنێ، بەڵام ئومەتەکە خۆی لە ناو خۆیە. دوژمندارەتی ناوخۆ کاریگەرەتی گەورەترە و نابڕێتەوە. ڕزگاربوون و گۆڕینی ئەم حاڵەتە نەگریس و سەختە هەر بەوە بێ هۆکارەکانی چارەسەرەکە بگیرێتەوە بەردەست بە مەنهەجەکە بە کۆبوونەوەی مسلمانان لەسەر کۆمەڵکاریەکە، کۆمەڵکاریەکی ئومەتی عەقائیدی لەسەر مەنهەجەکەی قورئان و سوننەت بە چارەسەری ئەو هەموو ناکۆچی و دید و هەڵوێستە جیاوازە بە گەڕانەوە سەر ڕێسا و بنەما دروستەکانی دین و دینداری و ئیهمال نەکردنیان تا سزا قەدەریەکە لەسەر ئومەتەکە لاچێت و شایانی ڕەحمەت و لوتفی خوای گەورە بین و بینەوە سەر ئەوەی کە فەرمووی ئولائیکە سەیەرحەموهم الله. سەرکەوتنەکەش ئاوا دێتەوە فەئولائیکە هم الغالیبون فإن حزب الله هم الغالبون.
ئەمە هەریەکە و بەشێکی لە ئیسلام کردووە بە ڕێبازی خۆی و لایەنەکانی تری ئیسلامی ئێمال کردووە بە تایبەتی جیهادەکە کە لەم زەمانەیە بڤێ و کەس ناوێرە خۆی لێدا حتمما ناکۆچی و تەفرەقەکە هەرەمێنێ. خی گەورە لە یاسای نەگۆڕیە وەکو پێشەکی و ئەنجام مقدمە و نتائج دەرهەق بە ئومەتانی پێشین فەرموویەتی فنسوا حظا مما ذكروا به فأغرينا بينهم العداوة والبغضاء. پشکێکیان لەوە لە یاد کرد کە بیرمان خستبوونەوە ئێمەش دژمندارەتی و بغض و کینەمان ڕێ پێدا لە ناویانە تەشەنە بکە. فنسوا حظا مما ذكروا به. ئێمەش ئەگەر بەس جیهادەکە ئیهمال بکەین کە حظا مما ذكر به ئەو کاتە ئەمە دێتە دیکە فأغرينا بينهم العداوة والبغضاء. هەروەها فەرمێ فتقطعوا أمرهم بينهم زبرا كل حزب بما لديهم فرحون. هەموو دینەکەیان دابڕ کرد بۆ جۆرەها، یعنی تەورات و بۆ جۆرەها ئینجیل و بۆ جۆرەها دید و تێڕوانینی لێک جودا و دوور، هەریەکەشیان بە بڕە دینەکەی خۆی شادمان بوو. بێگومانەوەش هەر لە نەزانین و لاسەنگی هزر و حەزەکانەوەیە. چارەسەری ئەمە پابندبوونە بە قورئان و سونەتەوە کە پێشتر بنەماکانیمان ڕوون کردو. دڵ و هەست و ئینتیمایە بەو بنەما و تێگەیشتنە دروستەی سەلەف کە ئەبێ بەیەک و خاوەنەکانیشان شایانی ڕەحمەت و لوتف و سەرکەوتنی خوای گەورە ئەبن و ئاوا هەموو ئومەتە عەقایدیەکە لەسەر مەنهەجەکە کۆ بێتەوە. هو الذي أيدك بنصره وبالمؤمنين وألف بين قلوبهم لو أنفقت ما في الأرض جميعا ما ألفت بين قلوبهم ولكن الله ألف بينهم إنه عزيز حكيم. ئەوە خوای گەورەیە کە بە سەرکەوتنی خۆی و بە مسلمانان سەری خستی، بە مسلمانانیش. خوای گەورە خۆتوانە هەر خۆی سەریخە، بەس وجودی مسلمانان ضروریە لەگەڵ ئەمیرەکە یاجنە چۆن سەرەکەون. خوای گەورە دڵ و دەرونی ئەو مسلمانانەی وایەک خست ئەگەر تۆ هەرچی سەربەت و سامانی سەرزەوی هەیە بۆ ئەو مەبەستت خەرج کردایە نەتدەتوانی دڵ و دەروون و هەست و بیریان یەکخی. بەڵام خوای گەورە یەکی خستن، خوای گەورە بەدەسەڵات و دانایە کەوا بووە بێ بگەڕێنەوە سەر مەنهەجەکە، ئەو مەنهەجەی کە قورئان و سونەتە هەمووی وەربگرین، ئەو ئومەتە عەقایدیە لەسەر ئەساسی ئەو دروست بکەین و بشزانین کە جیهادەکە بەشێکە لەم دینە، فەرزی سەرشانی مسلمانانە و ئەو هەموو تاغوتەی لەسەر ڕێگا بوون بە بربەستی تەحکیمی ئەم دینە لا ناچن هەتاوەکو مسلمانان نەگەڕێنەوە سەر دینەکە بە تەواوی برایەتی دینیان بەهێز نەکەن و بە وەلای ئیماندارەتی کۆمەڵێکی پتە و ریزی بەهێز و بەرەی بە قۆت پێک نهێنن، پاشان لە نەمانی هێزیانە پێویستە بکەونەوە سەر هێزیش. ئەلا ئین القووەتە الڕەمی، هێزەکەش بریتە لە هێزی چەک، هێزی پارە، هێزی پیاوانی مەشق پێکرا و زانینی دەوروبەر و زانینی ناوچەکە و زانینی کات و شوێنی دەستپێکی جیهادەکە. خوای گەورە ڕەحممان پێ بکە و بەرچاومان ڕۆشنکە. خوای گەورە یارمەتی دەرمان بێت لە ناسینی و زانینی مەنهەجەکەمان، لە پێکەوەنانی ئومەتە عەقایدیەکەمان بە برایەتی دینی بە وەلای ئیماندارەتی. خوای گەورە ڕێمان نیشاندا بە ئیقامە حوجە لەسەر خەڵکی لیتەکون شوهەداء عەلى الناس. یارمەتی دەرمان بێ و زەورەکانمان بە گەڕخا لە کۆمەڵێکی عەقایدی جیهادیە هەتاکو بتوانین ئەو هێزە پێکەوەنین کە غوربەتی ئیسلامەتیەکە لە کوردستانە لا ئەدەین. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله